بۆچی ئێمە لاوهان بۆچیان حەمی ساڵ قەشمەرە بنێمە کێشەی ئێمە یەکەم شت گازەکەمانە، دووەم تەسعیری مۆلیداتە، محافظ بەرنامەیە دانا، قایمقام بەرنامەیە دانا، منتوزات بەرنامەیە دانا، دوو مانگە وعد گازیان پێمان داوە گازەکەیان دابین نەکردو بەمان منتوزاتی کەرکووک لە کاتێکە هەموو شارەکانی عێراق گازیان بۆ دابین کراوە بەس لە کەرکووکە دیاری نەکراوە، عینی ناکرێ ئەم شتانە. کۆمەڵە کێشە و مشکلەیە هەمووی کەڵەکە بووە، هەمووی بۆ ئەم مانگە هێشراوەتەوە، یعنی مانگ بە مانگ لە مانگە دیکە بەتەحەنەکەین مانگە دیکە ناکرێ کاکە یەک جا بەرنامەیە دابنن با بە کاملی ساڵەکە بڕوە. یعنی ناکرێ فەرمەوەتانێ مۆلیدە دوو ڕۆژە خۆی مۆلیدە پێکا لە ڕای خۆ مۆلیدەیان پێکردووە، بەرنامەی ئیش پێکردن مۆلیدە نییە حاڵیەت، سعری مۆلیدە نییە لە ئێستاە، مۆلیدەکان بە بەلاش ئیشەکە ئێستا. ئەمە حاڵ نییە، کولەکە کارەبا نییە، 18 ساعت 20 ساعت کارەبای دەنێمە، ئاخر خوا قبول ناکە ئەمە. حتا ئێستا کاک محافظ چاو ماچەکەم کاکرێبار دەرکرد بە چلوسوال نانێدان ئتر ئەوانێتر نایێنن، نازانم چییە مەسەرەکە. چیە بێ حتا ئێستا تەسعیرە ئیمێنەوە دووی مانگە هەمیمان قەرزارم بۆ هین بۆ گاسی بۆ ڕۆنگۆر هەمی مۆلدەکان 10 میلیۆن 15 میلیۆن قەرزارە کەمترین چیشت هیچ حتا ئێستا دووی مانگە پارە تەسعیرە دەچووە لە ئیلان ناحیەیەکە 15,000 دەرچووە تێگەی سلەیمانی ئەربیل 20,000 کەربەلا دیالە 22,000 ئەوە قایمە هەیە هەمی لای مایمە بۆچی ئێمە لاوهان بۆچیان هەمی ساڵ قەشمەرە بنێمە چییە مەسەلەکەمان ئەمە وەزع نییە بە قورعان.